وێستگەی کارەبای 400 کەیڤی بازیان لە ناحیەی تەکەی سەربەقەزای چەمچەماڵ کرایەوە. سەرۆکی حکوومەتی هەرێم کە ئامادەی مەراسیمەکە بوو ڕایگەیاند با مەبەستی چارەسەرکردنی کێشەی کارەبا لە ئایندەیەکی نزیکدا حکوومەت سیستەمی پێوەری زیرەک لە سەرجەم شار و شارۆچەکانی هەرێم جێبەجێ دەکات. ئێمە دەزانین لە کەرتی کارەبادا کێشەی جدی هەیە. نەتوانراوە وەکو پێویست بەرنامە و پلانەکان جێبەجێ بکرێن. پێشکەوتنی بەردەوامی ژیان، فراوانبوونی شار و شارۆچکەکان، بازار و مۆڵ و ناوچە پیشەسازیەکان و ئاوەدانبوونەوەی دێهاتەکان بەردەوام خواستی زیاتری لەسەر کارەبا و هەموو خزمەتگوزاریەکان دروست کردووە. حکوومەت سیستەمی پێوەری زیرەک جێبەجێ دەکات. ئەو سیستەمە کۆنتڕۆلی بەکارهێنانی کارەبا دەکات و ڕۆڵێکی گەورەی دەبێت لە ڕێکخستنەوەی دابەشکردنی کارەبا و زیادبوونی کاژێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان. بریکاری وەزیری کارەبای هەرێم باسی لەوە کرد بۆ یەکەم جارە لەسەر ئاستی عێراق پرۆژەیەکی وێستگەی کارەبا جێبەجێ دەکرێت کە بە هەڵم کار بکات و توانای بەرەمێنانی 300 مێگاوات کارەبای هەبێت. ناوبرا وتیشی هاوشێوەی ئەم پرۆژەیە لە قەزای خەباتی سەر بە پارێزگای هەولێر پرۆژەیەکی دیکە جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژەکانی کە لەژێر ئەو ژێرخانی ئابووری ژێرخانی کارەبا کە پەیوەستە بە ئەو ئیتیفاقیەی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان لەگەڵ کێنۆسی ئەنجامی داوە. 663 ملیۆن دلار تەرخان کرابوو بۆ کوردستان لەو پرۆژەی بینی لەو پارەی تەرخانکراوەی بینی هەردوو کۆریەکان و وەزارەتی سامانە سروشتیەکان. یەکێک لەو پرۆژانە کە لەسەر بە پێی ماسەرپلانی وەزارەت هەبوو ئەم پرۆژەیە کە ئێستا تەواو بوو و ئەوانەی کەی ئەکەوێتە بوارێکی کەوە وەختێکی کە هەرێمی کوردستان توانی لەم قەیرانەداریایە دەرچێت. دیارەمەیەکە لە پرۆژە هەرە استراتیجیگرەکانی حکوومەتی هەرێم کە پێویستە لە هەموو پارێزگاکانی هەرێمدا دروست بکرێت. سەرەتام پرۆژەیە لە شاری سلێمانی وێستگەی 400 کەیڤی بازیان کە دروست کراوە ئاستی گواستنەوەی کارەبامان لە 132 کیلۆڤۆڵتەوە بەرز بۆتەوە بۆ 400 کیلۆڤۆڵت کە ئەمە توانایەکی زۆر زیاترە ماتوانین بە واسەی ئەم وێستگەیەوە هەموو توانای بەرەمهاتووی وێستگەی غازی سلێمانی کە بە وێستگەی ماس ناسراوە نەقڵکەین بۆ پارێزگای سلێمانی بە هەمان شێوە ئەتوانێت باری سیستەمەکەمان زۆر زیاتر جێگر بکات کە پلانە وێستگەی زیاتری تر بخرێتە سیستەمەکە وەکو وێستگەی قەیوان وێستگەی خەبات کە ئەمانە بەبوونی وێستگەی ئاواهی ئەتوانی سوودی لێبین و توانەکانیان نەقڵکەین. لا ئێستادا توانای ڤۆڵتەیی کارەبا لە سنووری پارێزگای سلێمانی 132 کەیڤە، بەڵام بەکردنەوەی ئەم وێستگەیە تواناکە زیاد دەکات بۆ 400 کەیڤی. بەمەش ڤۆڵتەیی پارێزگای سلێمانی بەهێز دەبێت و کارەبا تا ڕادەیەکی باش جێگیر دەبێت. هەر بەهۆی ئەم وێستگەیەوە و لە ئەگەری دروستبوونی کێشەی کارەبا لە سەنتەری پارێزگای سلێمانی ئەوە هیچ کێشەیەک بۆ شار و شارۆچەکانی دەوروبەری پارێزگاکە دروست نابێت. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکەی سەربەقەزای چەمچەماڵ.